لە 3 بۆ 4 ڕۆژی ڕابردوو 39,000 گەشتیار هاتوونەتە پارێزگای هەولێر بەهۆی ڕێکارەکانی حکوومەت و قەدەغی هاتوچەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر لە 150 گەشتیار بۆ پارێزگای هەولێر ڕووی لە کەمی کردووە. لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا نزیکەی 39,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردووە و سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێریان کردووە بۆیە بەپێ ئەو ئامار داتانێک کە لە ساڵانی ڕابردوو لە بەردەستی ئێمەدایە بێگومان ڕێژەکە جیاوازێکی زۆری تێدایە. لەگەڵ هاتنی ئەو ژمارەیە لە گەشتیار و ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی پارێزگای هەولێریش ڕویان لە سەیرانگاکان کرد بەهۆی پابەند نەبوونی بەشێک لە هاوڵاتیانیش بە فڕێدانی زبڵ و پاژماوەیەکی زۆر سەیرانگاکان پیس بوون. ئێستا من زیاتر لە نیو سعات لێرە بووم خایان کردەوە لە گەرداکم و لەگە خوشکەکانم ئێرەمان خایان کردەوە بەڕاستی جێیەکە زۆر پیسا ئەوەی دێتن دادەنیشتن پاشان هەردەستێ و ئەو پاشماوەی خۆی هەمر بەزێ دەلیتن یعنی لایلوونێکی بەسی سەفەری ئەگەر نەژتن دێنم لەگەر خۆم دێنم دوو لایلوونی گەور دێم هەمووی پاشماوەکەی دێخمەوە ناو سارەکەی دادێنێم دوای لە ماڵۆڵای ئاوێشی دادێنم فڕی دەدەم. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم لە ڕێگەی چەندین تیمیجیا لە سەیرانگاکان ڕێنمایی و هۆشیاری ژینگەی بە هاوڵاتیاندا بەڵام بەهۆی پابەند نەبوونی بەشێک لە هاوڵاتیان و بە هۆکاری جێشتنی پاژماوەکانیان بوونەهۆی پیسبوونی ژینگە. ئەوەی تێبینی دەکرێت لە ڕاستیدا هاوڵاتیانی ئێمە ڕێژەیەکی زۆری بەڕاستی پابەند نابن بە ڕێکارەکان و پابەند نابن بە پاراستنی ژینگەی ناوچە گەشتیاریەکان لە کاتێکدا پێویستە بە درێژایی ساڵەکە خەڵک پابند بێتن بەوەی کە هەم ناوچە گەشتیارەکان بەپایێزی و هەمیش ژینگەی کوردستان. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهار و جێژنی نەورۆز ژمارەیەکی زۆر لە گەشتیار و دانیشتوانی شارەکان ڕوو لە سەیرانگاکان دەکەن بەهۆی پابەند نەبوونی بەشێک لەو خەڵکانش زۆرجار ژینگەی سەیرانگاکان پیس دەکرێن و سروشتەکەی دەشێوێندرێت. سۆلین حەسەن، کورساد نیوز، هەولێر.